بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، ئەمەوێ لە زنجیرە پرسیارێک کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم وەڵامی داوەتەوە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ڕوونکەمەوە. پرسیاری یەکەم کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم وەڵامی داوەتەوە: ئایا حەقی خودای پەروەردگار لەسەر بەندەکانی چییە؟ لە مەعادی کوڕی جەبەلەوە خدای گەورە لێ ڕازی بێت فەرمووی، پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی: یا معاد، ئایا تۆ ئەزانی حەقی خوای پەروەردگار بەسەر بەندەکانیەوە چییە؟ ئەویش لە وەڵام داوتی خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم زاناترن. فەرمووی: ئەن تەعبود الله ولا تشرك به شيئا، واتە خوای گەورە بە حەق بپەرستیت و هیچ شەریکێکی بۆ دانەنەی لە هیچ کاتێکدا. دوجار فەرمووی: ئایا تۆ دەزانی حەقی ئەوان چییە لەسەر خودای پەروەردگار؟ ئەویش فەرمووی: خوای گەورە و پێغەمبەرەکەی زاناترن. لە وەڵامدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: بە هیچ شێوەیەک خوای پەروەردگار ئەگەر شەریکی بۆ دانەنەی ئەوە بەندەکانی لە دۆزەخە نایان کاتە دۆزەخەوە و هیچ عەزابێکیان نادا. خۆشەویستان، چونکە شەریک بۆ خوادانان ستەمێکی زۆر گەورەیە. هیوادارم ئەم فەرموودەیە سوودێکی باشتان لێی بینی بێ. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.